هەرێمی کوردستان تا چەند بە یاسا مافی نەخۆش و پزیشک پارێزراوە. چارەسەری ئەو دکتۆرەی بۆ هۆکاری ئەوەی کە ئەمە 9 ساڵ لە دنیای واقع دوورکەومەوە و بتە هۆکاری تێکدانی ژیانی هاوسەرین. کاتێک بەهۆی هەڵەیەکی پزیشکی کەسێک دەبێتە قوربانی خزم و کەسوکاری پەنا بۆ کوێ دەبات. ئەو دکتۆرەی کە دەستکاری ناوسکی دایکمی کردووە تاوانباری یەکەمە، چونکە پرسی بە ئێمە نەکردو دەستکاری ناوسکی دایکمی کردووە. ئەمانە بابەتی ئەمجارەمان لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان وستان. سلااو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و ساتان پێڕادەگەینم من بژاردیلان. وەکو هەموو جارێکیش تیمی پرۆگرامی ئەمجارەمان پێک هاتووە لە دکتۆر عیماد فەتاح پسپۆڕی یاسای تاوان، هەروەها دکتۆر باساک بەنزنجی نەقیبی پزیشکانی کوردستان، لە دەرەوەی ستودیۆش زانا مەلا خالیدمان لەگەڵدایە ئەندامی لژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پێشنیازە یاساییە کە لە پەرلەمان کاری لەسەر دەکرێت بە باشم زانی یەکەم پرسیارم ئاراستەی کاکزانا بکەم. کاکزانا چۆن بوو لەگەڵ هاوڕێیان جەنابەت و هاوڕێیانتان لە پەرلەمان بیرتان کردەوە ئەم پێشنیازە یاسایە بخەنە بەردەم پەرلەمان؟ بەڵێ لە دەستپێکدا سڵاو لە جەنابتان لە میوانانی ئازیز. خۆی ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان مەبدەئێکمان هەیە کە هەوڵی ئەوە بدەین لە هەرێمی کوردستاندا ژینگەی یاسایی خۆمان هەبێت، یا ڕوونتر بڵین کە ئەم یاسایانەی لە هەرێمی کوردستاندا دەردەچن یاسای خۆمان بنی هەرێمی کوردستان بن، ئەم یاسایانە نەبن کە ئیتر هەر یاساکانی عراقی بەرکار بکەینەوە ئینفاس بکەین لە هەرێمی کوردستان. و لە هەمان کاتیشدا یاسا بۆ کاتێک دەردەچێت کە ئێمە بۆشاییەکی یاساییمان لە سێکتەرێکدا هەبێ یا لە بابەتێکدا هەبێ. یاسای پاراستنی مافی نەخۆش یەکێک بووە لەو بۆشاییە یاساییانەی لە هەرێمی کوردستاندا هەبووە، یاخود دەتوانین بڵێین لە هەرێمی کوردستاندا ئەو کەسانەی گلەییان هەبووە یا گومانیان هەبووە لە شێوازی چارەسەریان لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا هەوڵی ئەوەیان داوە کە سکاڵاکانیان بگەنە شوێنی مەبەست، بەڵام بە یاسا مافەکانیان ڕێک نەخراوە. بەشێکی ئەم یاسایانە ڕەنگە میوانانی تر لە بەرنامەکەتان لە ئێمە شارەزاتر بن لە بواری یاساییدا، ئێمە لە بواری تەندروستی داین، بەڵام بە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 کۆمەڵێک سزا دیاریکراون لە هەر حاڵەتێکداوە لە قانونی ئینزیباتی مۆزەفینی دەولەش کۆمەڵێک شت وەکو واجباتی مۆزەفین وەکو واجباتی فەرمانبەرانی دامەزراوە تەندروستیەکانی ژوهر دامەزراوەیەشتری کەرتی گشتی دیاریکراوە، بەڵام وەکو مافی نەخۆش کە لە لای ئێمە پۆینتی ئەساسی بووە کە پێمان وا بووە نەخۆش ئەگەر خودی نەخۆش مافەکانی زامن نەکەین ئێمە ناتوانین بچین مافی توێژەکانی تری ناو دامەزراوی تەندروستی زامن بکەین. و لە هەمان کاتیشدا بەر لە دەستپێکردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە کارنامەی ئێمە و بەشێکی تری لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هاتبوو لە سێکتەری تەندروستیدا کە مافی نەخۆش لەمە دووە لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێک بخرێت. دەستەکان خۆش کاکزانە. دکتۆر عیماد، ئایا چۆن پەیوەندی نێوان نەخۆش و پزیشک ڕێکخراوە لە یاسای سزادانی عراقی؟ پێشەکی بەناوی خوای گەورە پێش ئەو وەڵامی ئەم پرسیارە بدەمە پێم خۆش بوو بوختێک باسی ئەو بابەتە بکەم کەوە پیشەی پزیشک یان کاری تەندروستی یان پزیشک کارێکی مرۆڤانەیە و کارێکی زۆر پیرۆزە و هەدەفی ئەساسی ئەم جۆرە کارە ڕزگارکردنی مرۆڤە لە هەموو نەخۆشیێک و دەردێک و ئازارێک کەوا مرۆڤ تووشی دەبێت. بۆیە دەبێت هەرچی لە دەستی پزیشکدا بێت هەموو کارێک ئەنجامدا بە شێوازێکی یاسایی و شەرعی کەوا کارەکەی بکات بەپێی ئەو شێوازەی کەوا یاسا بۆی داڕشتووە. پزیشک یان کارمەندی تەندروستی ئیلتیزامێکی لەسەرە کە پێ دەڵێن بەپێی یاسا کە هەموو یاسای وڵاتان ئەم جۆرە ئیلتیزامەیە کە لەسەر پزیشک فەرز کردووە کە پێ دەڵێن ئیلتیزام ببەدل عینایە نەک ئیلتیزام بتحقیق نەتیجە. واتە هەر پزیشکێک کە چارەسەری نەخۆشێک دەکا مەرج نییە ئەم نەخۆشە 100% چاک بکرێت یاخود شیفای تەواوی بۆ ئەنجام بدرێت، بەڵکو ئەوەی لە دەستی پزیشکە بۆی بکات. بەڵام لێرەدا خاڵشی تر هەیە
ئەم جۆرە چارەسەرە کە پزیشک بۆ نەخۆشەکە دەکات دەبێت چارەسەرێکی زانستیانە بێت بە پێی ئەوەی کەوا سندیکای پزیشکان یاخود پزیشک کە ڕەزامەندی لەسەر ئەم جۆرە چارەسەری داوە ئەگەرنا ناتوانانی پزیشک لە خۆیەوە چارەسەرێک بدۆزێتەوە لەسەر نەخۆش تاقی بکاتەوە بۆ لەبەر ئەوەی نەخۆش بریتە نییە لە حەقلی تەجاروبی طبی و علمی بۆ ئەوەی من بتوانم وەکو پزیشکێک هەموو دەرمانێکی لەسەر تاقیکەمەوە بۆیە پزیشک مرۆڤێکە وەکو هەر مرۆڤێکی تر احتیمالی هەڵی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا چونکە کارێکی پەیوەندی بە ڕوح و بڕوحی ئینسانەوە هەیە دەبێت زۆر ورد بێت لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکە لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوەشدا جۆرە پەیوەندێک هەیە لە نێوان پزیشک و نەخۆش ئەم پەیوەندیە لە سەردەمی ئێستادا نییە بەڵکو لە سەردەمی کۆنەوەدا ئەو جۆرە پەیوەندی هەیە بەڵام ئەم جۆرە پەیوەندیە لە دوو حاڵەت دەور دەبینێت ئێمە دوو جۆرە خەستەخانەمان هەیە خەستەخانەی حکومیمان هەیە و خەستەخانەی کەرتی تایبەتمان هەیە ئەگەر هاتوو پزیشکێک تووشی هەڵەیەک بوو ئایا ئەم هەڵەیە عەمدی بێت یان غێر عەمدی بێت لێرەدا پەیوەندەکە خازە دەبێت بۆ قانونی ئیداری کەوا پەیوەندە بە دەوڵەتەوە چونکە پزیشک لە دامودەزگای حکومی لە خەستەخانی حکومی فەرمانبەرێکە کە یاسای سزادانی عێراقی سزایەکی بۆ داناوە ئەگەر هاتوو ئەم جۆرە هەڵەیە بۆ هۆی ئەوەی کەوا دەقێکی یاسایی لە قانون عقوباتی عێراقیدا شمولی بکە بەڵام ئەگەر هاتوو هەڵەیەکە لە نێو خەستەخانەیەکی ئەهلی ئەنجامدرا کەرتی تایبەت ئەنجامدرا لێرەدا ناتوانین برین ئەمە فەرمانبەری حکومیە دەوڵەت پێی پابەند دەبێت بەم جۆرە ئایا چۆن سزای بداتن ئەم کاتەی دەگەڕێنەوە سەر قانون عقوباتی عێراقی ئەگەر هاتوو تاوان بوو بەپێی قانون عقوباتی عێراقی چونکە ئێمە بەپێی مادەیەک لە قانون عقوباتی عێراقی دەریدا جەریمە لە عقوبە ئیلا بناس بەڵام لێرەدا دەتوانێت نەخۆش سکاڵا لە محکمە پێشکەش بکە بێجگە لە داوای قەرەبوو داوای تهمە ئاراستەی تاوانبار یان نەخۆش درێژی پاشان دکتۆر زۆر سپاس دەکەم دکتۆر باسەک لە کاتی هەڵەیەکی پزیشکی بۆچی هەنێ جار دەڵێن کەیسەکە لە سندیکا یەکلایی دەکرێتەوە ئەمە چۆنە؟ حەزەکەم لەسەر ئەو پرۆژە یاساگە بەرنامەی جەناب لەسەر ئەو پرۆژە یاسایەگەر کاتم دەیت کورتەیەک بدەم ئمە لە سندیکای پزیشکانی کوردستان و هەر لە خولی پێشووی پەرلەمانیش سندیکای پزیشکانی کوردستان هەستی بۆ و فەراغە یاساییە کردووە کە یاسایەک نییە پزیشک و نەخۆش بپارێزێ پێکەوە بۆیە لە خولی ڕابردوودا سندیکای پزیشکانی کوردستان ئەو پرۆژە دوو پرۆژە یاسای ئامادە کرد بوو ماف و ئەرکی نەخۆش لەگەڵ پرۆژەی مافی پاراستنی پزیشکان پێشکەشی کردو لە خولی ڕابردوودا ئەوە بوو کاری لەسەر نەکرا لەگەم لەم خولەی پەرلەمان لە سەرەتای دەست پێکردنی و لەگەڵ ڕاگەیانی کارنامەی حکوومەت کە لە ناو کارنامەی حکوومەتە بەوازەحی ئاماژەی پێدەدا کە کارنامەی حکوومەت ئەوەی دوو یاسا دەربچێ بۆ نەخۆش و پزیژێکیان مافی و ئەرکی نەخۆشە ئەوی تریشان پاراستن و مافی پزیشکانە سندیکای پزیشکانی کوردستان هەل لە سەرەتاوە لە سەرەتای ساڵی ڕابردووە لە سەرەتای مانجی نوێی ساڵی ڕابردووە دوو پرۆژە یاساکەمان بر لەگەڵ پەرلەمانی کوردستانە تاوتێمان کرد و باسمان کردو جا ئەس پەرلەمانی کوردستانی سەرەتا بە پرۆژەی ماف و ئەرکی نەخۆش دەستی پێکرد ئەوە هەر بۆ ڕوونکردنەوە کە ئەی پێشتر کەیس لە سندیکا یەکلایی دەکرایەوە ئێستا پرۆسی یەکلاییکردنەوەی کەیسەکان چۆنە هەندێک شکات بۆ سندیکا دێ زۆربەی شکاتەکانیش ئەوەی سکاڵەکانیش ڕوو لە بەڕێبەرەتی گشتی تەندروستیەکان یا وەزارەتی تەندروستیەکان لە هەرێمی کوردستاندا لەوێ لیژنەی بۆ دەردەچێت و لیژنەیەکی پزیشکی لێ دەکۆڵێتەوە ئایا ئەمە لیژنەکە لە سندیکاوە هەندێک نەخۆشێ لە ڕێی سندیکاوە سکاڵای خۆی تۆمارەکە هەندێکی زۆربەی زۆریشیان بە زۆریەکەشی لە ڕێگای یا بەڕێبەرەتی گشتەکان یان لە ڕێگای وەزارەتی تەندروستی
هەرێمی کوردستانەوە سکاڵەکان تۆمار دەکەن ینی هیچ کیسێک لای ئەوەیە لای ناکرێتەوە مەسەن دانیشن لە سندیکا یەکلای دەکرێتەوە من باسی دوو پرۆسم بۆ کردی ئەو کەیسانە بەس ئێمە بالئەخیر نە وەزارەت نە سندیکا نە بەڕێوەبەرەتی گشتیەکان کەیسەکە یەکلایی ناکەنەوە ئەبێ ئەگەر کەیسەکە لەوێ ئێمەش لە هەمومان لە هەموو لایەک نوێنەرێکی یاساییمان لەگەڵا نوێنەری دادوەرێکی گشتیمان لەگەڵا کەیسەکان ئەگەروا بێ ئەگەر عقوبەیەکی ناوخۆیی بێ ئەوە ئەو دەستگایانە یەکلایی دەکرێتەوە ئەگەر نابەرز دەکرێتەوە بۆ دادگا و دادگا یەکلایی دەکات دەستەکان خۆش بنسبت ڕوونکردنەوەیەک سەبارەت بە کاکتۆر لە قانونی قابی ئەتبا هەیە کە لە کوردستاندا جێبەجێ دەکرێت قانونی قابی ئەتبا دەڵێ ئەگەر هاتو پزیشکێک هەڵەیەکی کرد ئەم هەڵەیە نەچوە بواری قانون عقوبات هیچ مادەیەک موری نەگەکە لە ناو قانون عقوبات لێرەدا لێژنەیەک دروست دەکرێت ئەو لێژنەیە لە ناو نیقابەی ئەتبا دەتوانێت سزای پزیشکەکە بدات ئەم جۆرە سزایەکی ئیداریە پەیوەندی بە محکەمەوە نیە سزایەکان بریتین لە تەنبیه بۆ نمونە ئینزارە بۆ نمونە غەرامەیە بۆ نمونە یاخد ڕاگرتن بۆ ماوەی 2 ساڵ ناتوانێت کاری تەندروستی کاری پزیشکی ئەنجام بدات بەڵێ پاش ئەوەی ئەگەر هاتوو زاندراکەوە ئەو کەیسە لە اختصاصی سندیکای پزیشکانەوە نیە لێرەدا اختصاصی محکەمەی یەکسەر ئەوراقی حالێ محکەمە دەکرێت جا محکەمەی جینایەت بی یان جونەح بێت زۆر چاکەڕ بە گوێ لەو هاوڵاتیە بگرین هەندێک لەی هەیە باجووری من جا گفتوگوی لەسەر دەکەین فەرموو سەرەتا نەخۆشی دەرونیم هەبوو سەردانی دکتۆری دەرونیم کرد 9 ساڵ چارەسەرم لەلایەن ئەو دکتۆرە وەرگرت بەڵام چارەسەرەکان نەرێنی بوون ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەندروستی من بەرەو خراپتر دەڕۆی پاش ئەو 9 ساڵی وازم لەو دکتۆرەی هیناو بۆم بە دەرکەوت کە ئەو نەخۆشیەی من دوو چارەسەری هەیە یەکیان چارەسەری سروشتیە و ئەوەی دی چارەسەری بە ئیلاجە حتا چارەسەرە سروشتیەکە هەبێت نابێت دکتۆر پشت بە چارەسەری دەرمان ببەستی اینجا لە ماوەی ئەو 9 ساڵەی کە سەردانی ئەو دکتۆرەیەم کرد دکتۆر بەمنی گۆ ژیانی هاوسەرگیری پێک بینە ئەتوو باری تەندروستیت بەرەو باشتر دەچی کەچی ژیانی هاوسەرگیریم پێکینە ژیانی هاوسەرگیریم تێک چوو و بۆ هۆکاری تێکدانی ژیانی هاوسەریم بۆ هۆکاری تێکدانی ماڵم بۆ هۆکاری لە دەستچوونی کارم بۆ هۆکاری نەخۆشببوونی منداڵەکانم ئەو چارەسەرانەی کە لە دکتۆرم وەردەگرت زیاتر چارەسەری نەرێنی بوون دەبووە هۆکاری وەی کە ئەمن زۆر بخەوم زیاتر حەبەکان ئەمنی دەخەواند لە ڕۆژێک 19 سعات ئەمن دەنووسم وام لێ هات شەقم دەوەشاند شتم دەشکاند پەنجەرەم دەشکاند مستم لە دیواری دەدا خێزانم هاوسەرەکەم بە جواب دەهات بەرامبەر ویش دەستم دەوەشاند بۆ هۆکاری تێکدانی ژیانی هاوسەریشم بەرامبەر بە هاوسەرەکەم دوای ئەوەی کە خێزانم بۆی بە دەرکەوت لەگەر ئینسانێکی غێر طەبیعی غێر نۆرمال یعنی تەسەڕوفات دەکا و هەستکەوت دەکا وای لێ هات بەجێم بهێلی و دوو منداڵەکەش لەگەر خۆی ببە و ئەو هەتا ئێستاش نەگەڕاوەتەوە پاش 3 ساڵی پاش ئەوەی کە چارەسەری سروشتیم دەست پێ کرد باری دەرونی من گەڕاوە بارێکی ئاسایی بە ماوەی ساڵ و نیوەک ئێستا بەبێ دکتۆر و بەبێ حەبوو دەرمان ژیانێکی تەبیعی و ئاسایی بەبێ هیچ ئاژاوە و شت شکاندنێک بەڕێ دەکەم لەگەڵ ئەوەشدا کە سەردانی ئەو دکتۆرانە دەکەم و دەشزانن کە حەق لە لای منە بەڵام بە هیچ شێوەک پشتگیری من ناکەن لە ڕووی یاساییەوە. دکتۆر عیماد لە حاڵەتی ئێمال یان بە ئەنقەز زیانگەیاندن بە نەخۆشی چۆن پزیشک ئەوە دەکرێت سزا بدرێت؟ کاک بژار بنسبەت ئەو بابەتە و ئەم بەڕێزە کە باسی کرد حاڵەتەکەی خۆی باس کرد ئێمە لێرە لە قانون عقوباتی عراقی زۆر بە جوانی مشەڕای عراقی تەنزیمی کردووە ئاماژەی پێداوە دەڵێ دەستکاری جەستەی ئینسان بە هەر شێوازێک قەدەغەیە و دەبێتە تاوان
بەڵام ئیستثناءن بەپێی مادە 41 لە قانونی عقوباتی عراقی هەندێک حاڵەت هەیە کەوا ڕێگا دراوە کەوا دەستکاری جەستەی ئینسان یان چارەسەری ئینسانیان نەخۆش ڕێ پێدراوە و نابێتە تاوان ئەویش چۆن ئەویش مەرجی خۆی هەیە یەکەمیان ئەو کەسەی کەوا چارەسەری نەخۆشێک دەکات دەبێت پزیشک بێت دەبێت ئینتیمای بۆ سندیکای پزیشکانی هەبێت دووەمیان دەبێت ڕەزامەندی نەخۆش هەبێت ئەم بە ڕێزەکە خودی خۆی کە باسی کردووە خودی خۆی سەردانی پزیشکێکی دیاری کراوی کردووە ئەوە کەواتە لێرەدا ڕەزامەندی ئەو بووە لە ئەسڵدا ڕەزامەندی دەبێت هەبێت لەلایەن نەخۆشەوە بۆ ئەوەی چارەسەر بکرێت لەیان پزیشکێکی دیاری کراویان خەستەخانەیە هەر دەرمانێک بێت بەڵام ئیستثناءن دەکرێت پزیشک چارەسەری نەخۆش بکات بێ ئەوەی ڕەزامەندی نەخۆش وەربگرێت ئەویش لە هەندێک حاڵەتدا کەوا حاڵەتێکی پێدەێن حالە مستعجلە ئەگەر بێتون چارەسەر نەکرێت یان نەشتەرگەری بۆ نەکرێت احتیمالی هەیە ببێتە هۆی لە دەستدانی ئەم نەخۆشە ئەو مەرجی دووەم مەرجی سێیەممان هەیە کەوا هەر پزیشکێک چ جۆرە چارەسەرێک یان دەرمانێک دەداتە نەخۆش ئەم جۆرە چارەسەرە یان ئەم جۆرە دەرمانە دەبێت لەلایەن پزیشکانەوە بەگشتی ڕەزامەندی لەسەر درابێتن کە خودی خۆی یاسایەکە واتەڵێت بەڵام ئەگەر هاتو جۆرە دەرمانێکی بەکارهێنا کە پزیشکان ڕەزامەندیان لەسەر نەداوە معتەرەف نییە لە ناوان پزیشکان کەواتە لێرەدا مەسئولی جەزایی لەسەر ئەم پزیشکە بەڕێزە دروست دەبێتن خاڵێکی تر مەرجێکی ترمان هەیە مەرجەکەی تر ئەوەیە کەوا دەبێت ئوسولی فەن واتە بە شێوازێک چارەسەرەکە بکات شێوازێکی زانستیانە بێتن ئەگەر هاتو ئەم چار مەرجەی تێدا نەبوو لە قانون عقوبات تووشی سزا دەبێت و ئەو کاتێ ئەم جۆرە فعلەکە لە ئەسڵدا کارێکی ڕەوایە دەبێتە کارێکی تاوان دەستەکان خۆش بابزانین لەو پێشنیازە یاسایە چۆن باسی ئەم کارەکراوە کاکزانە لەم پێشنیازە یاسایە هەڵی پزیشکی و یان تەندروستی چۆن پێناسە کراوە و چی دەگرێتەوە ئەی ماف و ئەرکی نەخۆش چۆن دیاری کراوە بەڵێ زۆر پێم خۆش بووم پرسیارە هەڵەی پزیشکی بەو واتایە نایەت کە هەڵەی پزیشک ئەمە پێی دەگوترێت هەڵەی پزیشکی خەتای تۆبیە کەواتە هەر وەکو تعریفی یاسایەکە کە هاتووە ئەو ئالۆزکانە نەخوازراوانن کەواتە کارێک نییە بە ئەنقەز لە لای کارمەندێکی تەندروستی یا پەرستارێک یا پزیشکێک بکرێ کەواتە لە ئەنجامی چارەسەریدا لە تعریفەکەدا هاتووە لە ئەنجامی چارەسەری چارەسەریەکە یا چارەسەری پزیشکی تەندروستی کلینیکی ئەوانە سەرجەمیان دەگرێتەوە کەواتە ئەم هەڵەی پزیشکیە هەڵەی تەنها پزیشک خودی پزیشک نییە هەڵەی سەرجەم ئەو ڕێکار و قۆناغە چارەسەریانە کە لە ناو دامەزراوە تەندروستەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەتدا دەکرێت دەستەکان خۆش کاکزانە دکتۆر باساک لە کاتێکی ئاوادا ئەوەی گوێمان لێ بوو ڕۆڵی سندیکات چییە لە کاتی پێشێلکردنی ڕێنمایەکان لایەن پزیشکێکەوە لەسەر هەڵی پزیشکی و ئەنجا بۆ پێشێلکاریەکان وەڵامە ڕۆلی سندیکا ڕۆلی سندیکا بەس بۆ هەڵی پزیشکی وەکو کاکزانە ژاماژەی پێدا با تەرکیز لەسەرەوەکەین کە هەڵی پزیشکی لە مێدیکەڵ ئیرەرەوە هاتووە لە خەتە طبیەوە هاتووە بەڕاستی بە زمانەوانی لە ڕووی زمانەوانیەوە پڕ بە پێستی نییە وشێ چکایمە لە زۆر زمانزانی کوردمان پرسی و لە کۆڕی زانیاری کوردمان پرسی بزانین پڕ بە پێستی خۆی چیە باشترین وشەیان کە بۆ ئێمە هەڵبژاردە و شارەزایانی زمانی کوردی هەڵی چارەسازی بوو چکە هەڵی چارەسازیە کۆی پرۆسەکەیە کە ئێستا بەداخۆ وای لێ هاتووە کە لە ڕاگەیاندنەکان ئەڵێ هەڵی پزیشکی و یەکسەر هەشتێک ڕوویدا بێ زەقەکرێتەوە کە ئەوە پزیشکەکە کردوێتی نەخێرەوە هەڵی پزیشکی لەوانەیە خەتای پزیشکەکە بوو بێ لەوانەیە خەتای کارمەندێکی تەندروستی بوو بێ یان پەرستارێک بوو بێ لەوانەیە ئامێرێک بێ لەوانەیە مەواد لەوێ نەبوو بێ لەوانەیە کارەبا بڕابێ لەو وەختەیە ینی هەڵەیەکی تەکنیکی بێ و جیازێکە دێ و لەو وەختەیە ئیش ناکا و جان خەلەلێکی تێ ئەکەوێ هەموو کۆی پرۆسەی چارەسازی کە یەکێک بۆ نموناچێتە ژووری نەشتەرگەریەوە هەموو ئەو شتانەی لەو ژینگەی ژووری نەشتەرگەری کە هەمووی بەیەکەوە یەکتری تەواو دەکەن لە پزیشکەکەەوە تا بچووکترین ئامێریان تا بچووکترین کارمەند هەمووی بەیەکەوە ینی کۆی سیستمەکەی پرۆسەکە هەمووی هەڵەکەی ئێوە چۆن یارمەتی
دکتۆرە دەن مەسەن ینی خەزم ئاجامن بۆ ئەوە عنی بۆ ڕوونکردنەوە ئێمەش ئەومان و تۆ کە هەڵی پزیشکی تەنها پزیشک نییە زۆر لایانی تر ئەگرێتەوە ینی موسسەکەش لێ بەرپرسیارە نەک تەنها کارمەندێک پزیشێک پەرستارێک یان ئەبێ هەموو لەو هەڵەیە لەوانەیە لێ بەرپرسیار بن و پێناسی هەڵی پزیشکیش ئەبێت بەڕاستی تهدید کرێتکە هەڵی پزیشکی ئەبێوانە هەموو جیا کرێتەوە و هەڵی چارە بکرێتە هەڵی چارەسازی و لەوەش دقیقتر لێژنەیەک داینی هەڵی پزیشکی چێچکایمە هەمانە ماکەکانمان هەیە ئەوانەی کە لە دوای هەموو چارەسەریەک بە دەرمان بێ بە نەشتەرگەری بێ بە پێکوتە و ڤاکسین بێ پێی پێڵێن زیانەکان یان سایدی فێک دیان ئاڕازی جانبی کە لە ناو خەڵکا باوە ئەمانە هەمووی ڕوئەدەن هەموو نەشتەرگەریەک خوێن بەربوون و التیهابات و نازان ئەمانەی لەگەڵ ئەو ڕوونکردانە لەو کەیسانە دانیشن لەگەڵ بەڵێ کە تۆ چارەسەریەکە دەی بە نەخۆژەڵی ئەم دەرمانانە ئەم کێشانە لەوانەیە بۆ دروستکە نەشتەرگەریکی بۆکەی دکتۆرەکە بۆی ڕوونەکاتەوە بەڵێ ئەم کێشانەی لەوانەیە تێدا هەبێ هەر بۆشە بۆیەشە کە نەخۆش پێشەوەی نەشتەرگەری بکە لەسەر فۆرمێک تەوقع دەکات چکە ئەو شتانەی کە لە دنیادا باون لە ناو تێکست بووکەکان و لە ناو سیستمی تەندروستی جیهانی و WHO یان هەموو وڵاتاندا هەیە ماک لەکوێوە هاتووە هەڵی ئەسڵەن هەڵی چارەسازی لەکوێوە هاتووە لە کوردستانە و پزیشکی کورد دروستی نەکردووە حتمینە لە ئەوروپا و لە ئەمریکا بووە ئەوان تووشی ئەو کێشانە بوون بۆیە لە ناو کتێبەکانە ئێم باسێکن و ڕێگا چارەکانی ئەو کێشانە باسەکەن ینی شتێک نییە هاتبێ و ئێمە دامان هێنابێ پزیشکی کوردای هێنابێ یان کارمەندی کوردای هێنابێ شتێکە لە دنیا هەیە واردە خراوەتە ناو کتێبەکانەوە ئەوێ بە ڕێژەیەکی ستانداردی جیهانی ئەلەمێ ئەنج دوای ئەوە ئەگەر لێژنەیەکی زانستی هەیەت ئەی خەمڵێنێ ئەگەر ئەمە لە ناو ئەو ڕێکارانەیە بوو لە ناو ئەو ستاندارە جیهانیا بوون بەهۆی ئەوانەوە بوون ئەمە هەڵە نییە بەڵام ئەگەر لە دەرەوەی ئەوە بوو لە دەرەوەی ئەم ستانداردی کە لە جیهانە هەیەیان لە ماکەکانە و لە دەرەوەی ماکەکان بوو کۆمەڵێشتی تر بوو ئەو وەختا خوێتە خانەی هەڵەوە بەس ئێمە لە بەداخەوە لە ڕاگەیانەکان هەر یەکێگەمرێ ئەڵێن هەڵی پزیشتی وەکو ئەو نەخۆشە خۆزگە دکتۆرێکی پزیشکی دەرونی لێرە بووە پزیشکێکی دەرونی لێرە بووە ئەو زیاتری توانی جوابداتەوە بەس هەموو ئەو ئێمەش وەکو پزیشک شتێکی لێزانین هەموو ئەو دەرمانانەی کە لە خەمۆکی و لە نەخۆشی دەرونیا بەکاردێ تووشی و حاڵەتانە دەکا یعنی بۆیە ئەو دکتۆرە بە هەڵت چارەسەری ئەو کابرایی نەکردو من بدايات عفوا بداياتي من اماجم بابتي داوتم التزامي لسر بزيشك كالتزام ببذل العنايه نك التزام بتحقيق النتيجه يعني الا دبيت سارسر بكري سطاسات لبر اوي بزيشك ناتوانت سطاسات سارسري نخوش بكاتنها او اجراءاتنا او زور الدرمان وعلاجانا بكاردينيتن كوابو اوي بتواني سارسري نخوشك بكات بلام مرتك لو حالتي دابو اوي امن زورا سارسرا ئایا دەبێتە مەسئولی جەزایی لەسەر پزیشکیانە ئەگەر هاتوو هەدەفی لە هەدەف لەو عیلاجە بریتی بوو لە چارەسەرکردن بابزانین کاکزانە لە پەرلەمان چی دەڵێ کاکزانە ئەو حاڵەتانە چین کە تیایدا بە پێشێلکردنی مافەکانی نەخۆش هەژمار دەکرێن بەڵێ خۆی ئێمە لە یاساکەدا لە مادەی سێی یاساکە بەڕوونی باز لە مافەکانی نەخۆش کراوە لە ناو دامەزراوە تەندروستیەکان تەبان دامەزراوە تەندروستیەکانیش لە مادەی یەکەمدا پێناسەی کراوە کە چ شوێنێک دەگرێتەوە سەرجەم ئەو شوێنانە دەگرێتەوە کە خزمەت گوزاری تیایدا پێشکەش دەکرێت لە کەرتی گشتی و تایبەت کەواتە لە نۆڕنگەیەک و لە کلینیکێک لە نەخۆشخانەیەکی تایبەت و لە نەخۆشخانەیەکی گشتیدا نەخۆش هەمان مافی دەبێت بۆیە ئەم مافانە کە ڕێکخراوە لە 13 بڕگە پێک هاتووە ئەمانە تعبیر لە شکۆمەندی نەخۆش لە ڕێزگرتنی نەخۆش لە پاراستنی مافەکانی نەخۆش دەکات و مادەی هەفت کە تایبەتە بە ئافرەتانی دووجیان و مادەی تایبەت بە منداڵی نەخۆش کە ئیزافەتەن لەسەر ئەوانەی ئەو مافانەی کە لە مادەی سێدا دەغنووسکراون کۆمەڵێک مافی تر هەیە کە منداڵێ و نەخۆش دەبێت دەچێتە دامەزراوەیەکی تایبەت بە چارەسەری منداڵان ئەمانە هەمووی مافی نەخۆش وەکو ماف دیاری کراون و لە ئەحکامی ختامی کۆتایی یاساکەدا هاتووە کە وەزیری پەیوەندیدار کە وەزیری تەندروستیە
بۆی هەیە ڕێنمایی تایبەت بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات کەواتە لەو حاڵەتەدا وەزیری تەندروستی پێویستە کە بەلای حەیەک سەرجەم ئەو مافانە لە کلینیکەکان هەڵبواسرێت لە ناو ژووری نەخۆشەکان لە نەخۆشخانەکان هەڵبواسرێت بۆ ئەوەی لای ئێمە گرنگە نەخۆش خودی نەخۆش بزانێت خۆی مافەکانی چییە تاوەکو نەخۆش نەزانێت مافەکانی چیە نازانێت کەی مافەکانی پێشێل کراوە بۆیە لەو حاڵەتەدا ئەگەر لە هەر کاتێک لەو کاتانەدا یەک لەو مافانە پێشێل کرا ئێمە لە مادەی 11 ئەم یاسایەدا هاتووە لە کاتی پێشێلکردنی یەکێک لە بڕگەکان و مافەکانی نەخۆش بۆی هەیە سکاڵا تەقدیم کە یاڕۆنتر دەڵێت کە بەپێی حکمی مادەی چواری ئەم یاسایە مامەڵی لەگەڵدا دەکرێت کە دەگەڕێنەوە بۆ مادەی چوار باز لەوە دەکات کە نەخۆش بۆی هەیە سکاڵا پێشکەشی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بکات و لەوێدا سەقفێکمان دیاری کردووە کە تاوەکو ئێستاکە کەیسەکان کاتیان زۆر پێویست بوو گلەی و گازاندەی بەشێک لە هاوڵاتیانی سکاڵا کار ئەوە بوو کە کەیسەکانیان زوو یەکلایی نابنەوە بۆیە لە ئێستادا لەم یاسایەدا سەقفێک دیاری کراوە کە لە ماوەی 7 ڕۆژدا وەزیری پەیوەندیدار پێویستە سکاڵاکە ڕەوانەی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بکات لەوێژدا لیژنەکە لە ماوەی 7 ڕۆژدا پێویستە دەست بە لێکۆڵینەوە بکات و ئەنجامەکان ڕاستپاردەکان لە کاتێکدا تەواو بکات کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات کاتی تەواوبوونی ڕاستپاردە و ئەنجامەکانی لێکۆڵینەوە ئاراستەی وەزیری پەیوەندیداری دەکاتەوە وەزیری تەندروستی لە کاتی وەرگرتنی ڕاستپاردەکان تەنها 7 ڕۆژی لەبەردەستدایە بۆ ئەوەی سزا کارژێڕی و یاساییەکە بەرامبەر بە دامەزراوە تەندروستیەکە یا بەرامبەر بە هێزکاری تەندروستی جێبەجێ بکات. دەست خۆش کاکزانە دکتۆر عیماد ئەم پرۆژه یاسایە چۆن چارەسەری کێشەی نێوان نەخۆش و پزیشک دەکات؟ سەبارەت بەم پرۆژە یاسایە بەڕای من هەموو ئەو مافانەی کەەوە نەخۆشێتی لە یاسای تر ئاماژەی پێدراوە کە بۆ نمونە یاسایەکمان هەیە پێدەنی یاسای وەزارەتی تەندروستی گشتی حکوومەتی هەرێمی کوردستانی ژمارە 15 ساڵی 2017 هەموو ئەو مافانەی نەخۆشێ هەموو لەم یاسایەدا ئاماژەی پێداوە بۆ نمونە دەرێ نەشری واعی تەندروستی لە نێوان هاوڵاتیان بۆ نمونە تەحسین ژینگە لە نێوان وەزارەتی تەندروستی وەزارەتی بیئە مەسەلەن پێکەوە بۆ ئەوەی کارێکی باش بۆ نەخۆش بکەن بێجگەلەوەی لە مادە 30 و مادە 31 لە دەستوری عێراقی ساڵی 2005 زۆر بەڕوونی باسی ئەو ئاماژە بەوەی داوە دەوڵەت حکومەت بەرپرسە وە کەفیلی ئەوە دەکا باشترین جۆرە چارەسەر بۆ نەخۆش دابین بکات و دەبێت خەستەخانە و هەموو دام و دەستگایەکی سەحی تەندروستی بۆ نەخۆش دابین بکات بە تایبەتیش منداڵ و ئافرەت. ئەیوە باس نەکراوە لەو پێشنیازە یاسای تازەیە؟ دووبارەیە هەمانشت دووبارەیە بێجگەلەوەش لە یاسای تەندروستی گشتی وەزارەتی تەندروستی گشتی ژمارە 15 ساڵی 2017 هەتا باسی ئەمە کردووە لێ هەیئەیەکی علیا دروست دەبێت کەوا سەرپەرشتی هەموو ئەو عیاداتانە دەکا کەوا لەلایەن پزیشکانەوە بەڕێوە دەبدرێن کەواتە لێرەشدا نەوعی قابەیەک لەسەر ئەم جۆرە عیاداتانەشدا داندراوە بەپێی ئەم جۆرە یاسایە ئەمە لەلایەکی بەپێی قانونی عقوباتی ژمارە 111 ساڵی 69 چەندین تاوان ئاماژەی پێدراوە بەپێی ئەم یاسایە کەوا ئەگەر هات و پزیشی کردی تووشی ئەم جۆرە سزا دەبێت بێزگە ئەم جۆرە یاسایە وەکو هەوڵات ئێستا دەمەوێت بزانم ئەو یاسایە مافی من دەپارێزی وەکو هەوڵاتێکی نەخۆش دەقێکی یاسایی دەقێکی سزای تێدا نەبێت چۆن بتوانیت بیپارێزی هەڵبەتەوە حاضر کرد بە پرسیار لێت دەکەم دوای ئەوەی بە جوانی دەپرسم ئەوەی لەسەر سزاکە دەچمە لای دکتۆر باساک دکتۆر ئێمە لە وڵاتێک دەژین کێشەکانمان دەبێت بە یاسا چارەسەر بکەین بەڵام هەنێک لەو کەیسانە بە سوڵح عەشایری چارەسەر دەکرێت طبعا هەیە شاراوە نییە نەک هەر لە کەرتی تەندروستیە ئەوە نییە لە کۆمەڵاتیە ئەوە هەیە لە ژنانە ئەوە هەیە لە ئافرەتانە ئەوە هەیە لە بازار و لە بزنس و لە تاوان و لە کوشتن و لە هەموو ئەمانە ئەو سڵحی عەشایری هەیە و بنبڕ نەکراوە پێشنیازە یاساییە ئەوە لەناو دەبا بەڕای من چوارچەوەیەک دەبێت سەرەتایەک دەبێت بۆ پاراستنی مافی نەخۆش هەنگاوی یەکەمە بەس بڵێم کاریاساکە دەرچوو بۆ بەیانی ئەوە ناهێڵێ ئەوە جەنابەت لە وڵاتایە هەمووشمان لێراژین ئەوە زەحمەتە بە شەو ڕۆژێکەوە بێ بەس هەنگایەکی زۆر باشە زۆر گرینگە دەست پێەکە
ئیتر بەرەبەر ئەو کێشانە کەمترە بێت. دەستەکان خۆش بێ. مەژار ببوورە بەنسبەت سوڵح ویستم ئەو بابەتە ڕوونکەمەوە سوڵح بەپێی قانون تەنزیم کراوە لەلایەن محکەمەوە ئەگەر هاتو هەر تاوانێک ئەنجام درە ئەگەر تاوان بجا هەر کەسێک تاوانەکە بکە شەرط نییە تەنها پزیشکێک بێت مع العلم ئیحسائیە کراوە کەوە ئەو تاوانەی دژی پزیشک ئەنجام دەدرێت زۆر زیاترن لەو هەڵات تەندروستیانەی کەوە پزیشک لەسەر نەخۆشدا ئەنجامی دەداتن. بەنسبەت بەنسبەت سوڵح یاسا پێی پابەند دەبێت محکەمە پێی پابەند دەبێت کەین ئەگەر هاتو ئەم جۆرە تاوانە لە ساڵێک کەمتر بوو ئەو دەبێت لایەنێک مافەکەی پێشێل دەکرێت بەڵام محکەمە شەرط نییە پێی وەربگرێتن مەرج نییە محکەمە پێی وەربگرێتن بەڵام ئێمە ئەگەر سیر بکەین ئێستا یاسایەک پرۆژه یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە هەیە سەبارەت بە ماف و ئەرکی نەخۆش بەڵام لە 2013ەوە لە پەرلەمانی عێراق یاسایەک دەرچوو کەوا تایبەت بوو بچ پاراستنی پزیشک لە هەر ئیبتیزازێکی تهدیدێکی عەشایری دژی پزیشک دەکرێت بۆ لەبەر ئەوەی ئەگەر من بێت و بە شێوازێکی عەشایری یان تهدیدی بکەم یان هەڕەشە لە پزیشک بکەم ئەم پزیشکە بەڕێزان ناچار دەبێت پەنا بباتە بەر وڵاتێکی تر خزمەتی وڵاتێکی تر بکات نە خزمەتی هەرێمی کوردستان بکات. دەستەکان تۆ بەڵام حەزم دەکرێت ئەو پرسیار لێ بکەم دکتۆر مافی نەخۆش لە خەستەخانەی حکومی و تایبەت جیاوازەکەی چییە؟ سەبارەت بە ئێمە لە بیدایەتەوە باسمان کە دوتمان دوو جۆرە پەیوەندی هەیە لە نێوان نەخۆش و لە نێوان پزیشک پەیوەندیێک لە ناو خەستەخانە حکومیەکان لە کامیان مافی زیاتر پارێزراوە مەرجە شارەزایەکی تەواوی هەبێت لە ڕووی یاساوە چۆن بتوانانی مافی خۆی بپارێزێت ئەگەر هاتو ڕۆشنبیری یاسایی هەبێت ئەو کاتێک زۆر بە ئاسانی دەتوانیت مافەکانی خۆی بەدەست بێنێت بۆ لەبەرەوەی هەموو ئەو مافانێکەوە نەخۆش پێویستی پێیتی لە یاسایەکەدا هەیە شەرتی تەنها ئەو پرۆژە یاسای بەڵکو لەوەی لە یاسای وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێم ساڵی 2017 هەتا لە یاسای سزادانی عێراقی چەندین تاوانی ئەنجام ژماردووە کە ئەگەر هاتو پزیشک ئەنجامی بداتن و هەتا ئێمە جۆرە یاسایەکمان هەیە پێدەن قانون مزاولة مهنة الطب واتە ئەم جۆرە یاسایش دەری ئەگەر هاتو هەر پزیشکێکی بەڕێز جۆرە مخالفەیەکان ئیهمالێک حاڵەت هەیە بە ئەنقەست وا دەکرێت بە ئەنقەست دەرمان بە نەخۆشێک سەرف دەکرێت بۆ ئەوەی وەکو تجارەتێک بێ لێرەدا مەسئولیەتی جەزایی لەسەر نەخۆشە لەسەر پزیشکەکە دروست دەبێت بەڵام لە حاڵەت هەیە بە ئیهمالی دەکرێت کە خودی خۆشی قانون و عقوبات ئاماژە بەم زۆر حاڵەتی داوە دەچینە لای هاوڵاتێکی تر باسی چیرۆکی خۆی دەکەن ئینجا دوای گفتگۆی لەسەر دەکەین فەرمووە دایکم لە 2016 کێشەی زراوی هەبوو زراویان بۆ لابرد بەڵام دوای چەند ساڵێک دایکم زۆر باش بوو هیچ کێشەی زراوی نەما هیچ کێشەی ناوسکی نەما بەڵام ئازارێک لە ژێر سنگی ڕاستی دروست بۆ جارێکی تر زۆر هەراسانی کرد ئێمەش قەلەق بووین چونکە ئازارەکەی زۆر بوو ئەکسەر بۆ چەند ڕۆژێک دوای ئەوە بردمانەوە بۆ ئەو شوێنە ئەو سنتەرێک تەشخیصیان کرد لەوێ دکتۆرەکان چەند دکتۆرێک بوون ڕاستی ئەوانەی ئەوێ لە گەورەی بوون دوو دکتۆری گەورە و چەند کەسێکی یارمەتی دەربوون کە تەشخیصی ئەو شتیان کردووە ئیمزای بەنجی ئامی لێوەرگیراوە ئیمزای ئەوەی لێوەرنەگیراوە کە ناوسکی دایکم دەستکاری ئەکرێت و وەکو قەستەرەیە کە چۆن قەستەرە بۆ دڵ ئەەکەی قەستەرێکیش بۆ بۆری زراو ئەکرێت و بۆی هەیە دەستکاری بکرێت بۆی هەیە برینار بکرێت بۆی هەیە هەموو ساید ئیفێکتێکی هێڵانێ دەرنەچێت ئەم شتانە هیچی بە کە سوکاری نەخۆش و بە نەخۆشیش نەوتراوە براوەتە ژوورەوە و قەستەرەیەکی بۆری زرایی بۆ کراوە پاشان دایکم دەێنرێتە دەرەوە پاش سەعاتێک کەنا زۆر لەوانەیە بڵێم بە 10 دقە بە 5 دقە تەواو ببێ نازان من بەڕاستیەکەی کە سوکاری نەخۆش نە دکتۆرن نەنێسن نە هیچ شتێکن ئەوانە نازانن چییە ئەوشتانە پێویستە دکتۆر لەویا تەشخیصی هەموو شتەکان و بە چارەکێکیش با لە خۆی ببوورێ بۆ کە سوکاری نەخۆش و بۆ نەخۆش پێویستە بە هادئی بۆی شیکاتەوانێک کە چی بۆ ئەکاوە ناوسکی ئەمانە هیچی نەکراوە بەبێ هیچ زانیاریدانێک دایکم براوەتە ژوورەوە و هێنراوەتە دەرەوە بە ئیسعاف براوەتە ناو خەستەخانە خوێنراوە بەبێ ئەوەی ئەم مەترسیانە نە بە خۆی بوترێ نە بە کە سوکاریشی بوترێت 10 ڕۆژ لەوێ بوو بە ئێمەیان نەوت
کە خەتەریاتێکی زۆر گەورە لە سەرێتی پیاوەتی لە 2 ڕۆژە پیاوەتی خەتەریاتی پەڕانوە چاکە بێتەوەنێ بەڵام دایکم ڕۆژ بە ڕۆژ ئاوسا ڕۆژ بە ڕۆژ ئاوە چۆ سنگەکانیەوە ڕۆژ بە ڕۆژ هەر ڕۆژێک دکتۆرێکە هاتە سەری ئێمە لە 2 ڕۆژە من بە دکتۆرەکانم و دەستی ماچ کرد کە وتم دەری ئەەکەم لەم خستەخانە ئەگەر ئەزانی لەم خستەخانە هیچی بۆ ناکرێت ئەگەر ئەزانی بەترسێکە بەرەو مەرگی ئەبات ئێمە لای ئەبین لێرە بەڵام ئەوان وتیان بۆ هەر شوێنێکی تریبەری تازە هەروای بۆ ئەەکەن کەوانە بوو کە ئەگەر لە 2 ڕۆژە مەترسیەکان بە ئێمە بوو تایە فریا ئەکەوتین بۆیە دوای 45 ڕۆژ دایکم بەرگەی ئەو التیهابە گەورەی نەگرت بەڵام بەداخەوە و کاتە دایکم لە دەست دەرچوو بە شەرتێک دایکم بە پێی خۆی ڕۆیشت بۆ خستەخانە بە پێی خۆی ڕۆیشت هیچ کێشەیەکی بەدەنی نەبوو هیچ کێشەیەکی جسمی نەبوو ینی تەنها زەختیە بۆ ئێمە لەوە ترسین زەخت بیکوژێ یەکسەر وتمانێ مەشکاتمان هەیە کەوتیان شکاتیان هەیە یەکسەر بیبەن بۆ تۆپ عەدلی کەواتە کای بێنە تۆپ عەدلی لە تۆپ عەدلی سعات 6 بەیانیە یەک کەسی لێ نییە یەک کەسی لێ نییە دایکیشم بەو هەموو ئاوەوە لێ ئەڕوا بەو هەموو ئیلتیهاباتەوە لە گیانیەتە دەرەوە چەند کونێک لە گیانیەتی تۆ ینی هەر کەسێکی تر بێت تەسەورەکە ینی ئەو ئینسانە جوانە لە ماوەی 4 ڕۆژە توایە هەموو گیانی بۆ بە ئەو لەبەردەمتا لە تۆپ عەدلی چاوەڕێ بکەی بە خێری خۆیان چەند دکتۆرێک بنێرن لێژنە کۆبێتەوە لەسەر ئەم نەخۆشە بزانن ناوسکی چێتی ئەسڵەن نەئەتوانرا ناوسکیشی ئەمەنە تەقەڵی پێوە بوو ئەمەنە شل بوو بۆ ناوسک و گیانی کە ناتوانرێ تەشخیصیش بکرێ بۆیە چاوەڕێمان کرد بۆی دکتۆرێک بێ کەسێک بێ ئێمە نەمانتوانی بە ڕاو بۆ چوونی چەند خزمێک و خوشک و برایان لەبیا وتمان دایکم لە ئەویان نەماوە بێنە سەری تەشخیصی بکەن بزانن چێتی یان چی بۆیە وتمان ئەبێ شکات و هەموو شتەکان بەرینە دوای ئێستا چکە دایکم لێرە هەر ئاوی لێ ئەڕوا یەکسەر لە لامان برد دوایش کە بە دوای شتەکانە ڕۆیشتین چین وەفاتنامەی بۆ دەرکەین لە خەستەخانەی ماوەیەکی زۆری خایان بۆ ئەوەی کە بەڵێننامەیان پێبڕ کردینەوە کە ئێمە نابێ شکات بکەین بەڵێننامەیان پێبڕکردنەوە کە ئێمە نابێ شکات بکەین ئەنجا ئەتوانن وەفاتنامەکەی بۆ بکەن ئەو دکتۆرەی کە دەستکاری ناوسکی دایکمی کردووە تاوانباری یەکەمە چونکە پرسی بە ئێمە نەکردو دەستکاری ناوسکی دایکمی کردووە چونکە ناوسکی دایکمی برینار کردووە و 10 ڕۆژ دوای ئەوەش بەکەم تەرخەمی لە شوێنێکای خستوێتی بەبێ ئەوەی مەترسی ئەو مەترسیە گەورەیە بە ئێمە بڵێ خۆی نەئەهاو دکتۆری تری ئەنارد چەند جارێک خۆی بە پەلەپەلە هاتە سەری خەمتان نەبێت چاکە بێ داوای سیدی نازووری دایکممان کردووە ناماندنێ ئەڵێ ئێمە جیازەکەمان لە 2015 شکاوە کاکە گیان ئێمە گوناحمان چییە کەسێک مەخسۆتە بژێر دەستی تۆوە سەعاتێ خەریکی ناوسکی ئەبیت نازوورەکەیم نادەیتێ ڕیکۆردی ئەمەلاتەکەم نادەیتێ کە ئەبێت هەموو کەسێک کە نازووری بۆ کراسی دەکەی بیتێ ڕاپەرتێکی ڕێکوپێکم بەرێ زۆر سپاس دکتۆر باسک ئەم ئافرەتە خۆی بە مەغدوور ئەزانێ بۆ وەرگرتنی مافی خۆی پەنا بۆ چۆ بەرێت هەر بەڕاستی ئەتوانێت مافی خۆی وەرگێت بەڵێ بۆ وەرگرتنی مافی خۆی تابان وەکو دکتۆر باسی کرد لە یاسای سزادانی عێراقیە ئەو ڕێکارانە هەمووی هەیە پەنا بۆ سندیکا دەبا لەوێ سکاڵا تۆمار دەگا یا پەنا بۆ بەڕێبراتی گشتی تەندروستی شارەکەی خۆی دەبا لەوێ سکاڵا تۆمار دەکا یانە چێ لە ڕێگای لە دای دادگاوە و لە بنکەی پۆلیسەوە سەرەتا دەست پێکا و دوایی شوێنی پەیوەندیدارە لە ڕێگای دادگا و پۆلیسەوە ئاگادارەکرێتەوە ئەوە ڕێکارەکانی معلومن و زۆربەی خەڵکی ژێزانانی و هەموو ئەو پارێزەرەکانیش کە پرسیاری لێ بکە ڕێگاکانی بۆدانێ ئەی دکتۆر کەیس هەبووە لەو جۆرە مافی خۆی وەرگرتەوە بەڵێ زۆر ئێمە ئەوە شتێک هەیە کاکتۆری ئاماژەی پێدا لێرە بەداخەوە ڕاگەیاندنەکانمان سۆشیال میدیا و ئەوانە دکتۆریان لەو خەڵکە کردو بە هەشدیها بە دێ و بە درنج بە قاچاقچی و بە قەساب و بە بازرگان و بە پیاخۆر هەست ناکە ئەو سیستێمە کۆنەیە کەوای بۆ ڕوونەکەمەوە وایان لێ کردووە بەڕاستی دەیانەوێت لە بناغی سیستمی تەندروستی هەم وڵاتە بدەن بەردی بناغی سیستمیش تەندروستی هەموو جیهان پزیشکە ئەوانیش دێن ڕێک لە پزیشکەدەن بەوەش کۆی سیستمی تەندروستی ناشرینەکەن ئەم وڵاتی پێ ناشرینەکەن بەداخەوە ئەمە بۆ بە ڕەواجێک لە ناو میدیای کوردیە بە بیندرا و بیسترا و بە هەموویەوە بە سۆشیال میدیاشەوە لێدان لە پزیشک یعنی لێدان لە کۆی سیستمی تەندروستی یعنی وێرانکردنی ژێرخانی تەندروستی یانی چوونە دەرەوەی پزیشک لە وڵات کە و حکوومەت چەندین ساڵ
پارە لە پارەی پزیشێک سەرفەکە. سەرفەکە تقریبا 850 تا 900 هزار دلار لە دکتۆرێک سەرفەکە تا ئەیکا بە پزیشک و ئەی خاتە ناو سیستمەوە ئەیکا بە پزیشک تقریبا تۆ بڵێ میلیۆنە دلاری لێ سەرفەکە لە سەرەتای خوێندنیەوە تا بێ بە پزیشک دوایی بە پاکراوی ئەچێت لە وڵاتێکی تر دەسەکە بە خزمەت وڵاتەکە تریش مەمنونە بە نیوە سەعریژیشی پێستەکان ئەمە لێدانە لەم سیستەمە ناشرینکردنە لەو سیستەمە پزیشکانی ئێمە هیچیان بکەمترنی لەگە پزیشکانی دەرەوەیە بە نمونە زۆربەی و پزیشکانی ئێمە کە لێرە نەسنە دەرەوە زۆ سەرکە ئاسانی شکارە دۆزنەوە سەرکەوتون بەس خەلەل لە سیستمەکەیە لەو یاسا کۆنانەیە کە ئێمە لەسەری دەڕۆین لەو بناغەیە کە بناغەکەمان خراپە و لەگەڵ تەتەوری دنیاە نەگۆڕاوە بەرەو پێش دکتۆر بەڵێ دەست خۆش کاک زانە ئەم یاسایە چه ئەرکێشی خستۆتە سەر شانی وەزارەتی تەندروستی بۆ جێبەجێکردنی یاسایەکە و پاراستنی مافەکانی نەخۆش بەڵێ خۆی ئێمە وەکو باسمان کرد لە هەموو یاسایەکدا وەزیری پەیوەندیدار ئیلزام دەکرێت بەوەی کە یاساکە جێبەجێ بکەوە دەستگاکانی پەیوەنددار یاساکە جێبەجێ بکەن چونکە چەندە گرنگە ئێمە یاسایەک لە پەرلەمانی کوردستاندا دەربکەین هێندە لەوە گرنگترە کە یاساکە چۆن دەچێتە بواری جێبەجێکردن و خەڵک چاوەڕوانی جێبەجێکردنی یاساکەیە بۆیە لە یاساکەدا هاتووە کە وەزیری تەندروستی پێویستە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات لەو حاڵەتەشدا لە وەزارەتی تەندروستی لیژنەیەک پێک دێت ئەم لیژنەیە پەیڕەوی لیژنەکە پێکهاتە و ئەرکەکانی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەیڕەوەکەی بۆ دیاری دەکرێت و لە ناو لیژنەکەدا ئەوەی لای ئێمە گرنگ بوو ئەوە بوو کە نوێنەری سەندیکا پەیوەندیدارەکان پێویستە لە ناو لیژنەکەدا بن بۆ ئەوەی ئەوان بەپێی یاسای پەرلەمانی کوردستان کە لە پەرلەمانی کوردستاندا یاسایان هەیە یاساکەیان لە پەرلەماندا دەرچووە تعبیر لە توێژەکەی خۆیان لە نوێنەرایەتی توێژەکەی خۆیان دەکەن بۆیە ناکرێت بەبێ نوێنەرایەتی سەندیکاکان لەناو ئەو لیژنەیەدا هیچ ئەنجامێک ڕابگەندرێت و لە هەمان کاتیشدا لێکۆڵینەوە بەبێ نوێنەری سەندیکا بکرێت و لە هەمان کاتیشدا نوێنەری داواکاری گشتی لەناو لیژنەکەدا دەبێت ئەگەر لیژنەکە هەستیان بەوە کرد کە پێویستیان بەوە هەیە لیژنەی لاوەچی دروست بکەن بۆ نمونە لەسەر ئاستی پارێزگاکان لەسەر ئاستی ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی ڕۆتین بۆ هاوڵاتیان کەم بکرێتەوە لەو یاسایەدا دەسەڵاتمان بە لیژنەکە داوە کە لیژنەی لاوەچی دەتوانن دروست بکەن بەڵام بەمەرجێگەندا ئەنجامەکانی لیژنە لەژێر چاودێری خۆیاندا بێ و لە 30 ڕۆژ تێپەڕ نەکەن دەستەکان خۆش کاکزانە دکتۆر عیماد ڕەزامەندی نەخۆش پێویستە لە چارەسەر و لە نەشتەرگەری بەپێی مادە 41 لە قانون عقوباتی عێراقی کە دەڵێ بۆ مەرجێک لە مەرجەکانی ئەوەی کەوا چارەسەری پزیشکی ببێتە کارێکی ڕاوە نەبێتە کار تاوانێک بەپێی قانون دەبێت ڕەزامەندی نەخۆشە بێت کە ئەسڵ بە شێوەی عام دەبێت ڕەزامەندی نەخۆشە بێت بەڵام لە هەندێک حاڵەتدا پێویست ناکە ڕەزامەندی نەخۆشە بێت ئەگەر هاتو حاڵەتەکان حاڵەتێکی مستعجل بوو حریز بووکەوە ئەگەر بێت و خزم و کەسی نەخۆش یان خودی نەخۆش لە خۆت و بێت تا خزم و کەسی نەخۆش ئامادە بێن بۆ ناوخەستەخانە احتیمالی زۆرە ئەم نەخۆشە لەدەست بدرێت بۆیە یاسا بەپێی یاسای سزادان دەڵێ ئەسڵ وایە پێویستە ڕەزامەندی نەخۆشە بێ بەڵام لە حاڵەتی ئیستثنادا ئاساییە ڕەزامەندی نەخۆش نەبێت دەستەکان خۆ بێ دکتۆر باسک ئێستا زانیمان ئەرکی پزیشک و خاستەخانە چیە بەڵام ئەرکی نەخۆش چێ بەرامبەر پزیشک و خاستەخانە بەپێی ئەو بۆ یاسایانەی بە ڕێزی شەتان باسان کرد و دکتۆریش باسی کرد ئەم یاسایی پەرلەمانی کوردستانیش کە ئێستا دەنگی لەسەر دراوە دکتۆر ملزەمە بەوەی کە بۆ نەخۆشیشی بکاتەوە چارەسەریەکانی چییە زۆری نەشتەرگەریەکەی چییە و ئەو ماک و ئەو زیانانەی لەوانەیە بەری بکەوێ لە ئەنجامی نەشتەرگەری و هەر شتێکا بێ بۆی ڕوون کاتەوە بەڵێن نامەیەک هەیە پڕێکاتەوە کە ئەم بەڵێن نامەی پڕکردەوە نەخۆشی تر خۆی ئێمە سیستمەکەمان وایە وڵاتەکە ژوایە و وڵاتێکی کۆمەڵایەتی و عشایرین خۆی نەخۆش تەنها خۆی مەسئولە لە ژیانی خۆی کە لە 18 ساڵ بەرەسەرەوە بوو تەنها ئەو حەقی هەیە واژۆ بکە لەسەر ئەوەی کە ڕازی ئەو نەشتەرگەریە بکەیاننا بەس لەبەرەوەی کە باسمان کرد سیستمەکە وایە و عشایریە بێت برایەکی یا باوکێکیشی بێ ئەوە بک بۆ ئەوەی
دکتۆرەکە پارێزرا بێ من کابراایکی عاقڵم تاوە ساڵم تێپەڕاندە مەسلحەتی خۆمەزانم چییە کە من واژوم کرد لەسەری ئینجا من بە دوای ئەو نەشتەرگەریە بژیم یا بمرم چاک بووم یا هەشتێکم لەسەر بێ خۆم مەسوولم ئەی ئەرکی چێ بەرامبەر خەستەخانە ئەرکی بەرامبەر خەستەخانە ئەبێ خۆی ئەسڵی مۆزوعەکە ئەوەی کە واژۆ دەکا احترامی واژۆ خۆی بگرێت کە دوای شتەکانی بۆشی کراوەتەوە ئەبێ احترامی واژۆ خۆی بکرێت ئەوە یەکەم ئەرچێتی دووەمە بێ ئەرێ وەکو هەموو لە یاسا بەرکارەکانی ئەم وڵاتەدا هەیە ئەبێ ئەو دام و دەستگا نیکە نەخۆشی لێبڕێ دەکرێت چکەرتی تایبەت بێ گشتی بێ ئەبێ نەخۆش ملتەزم بێ بە ئەو یاسایانەی کە لەوێ پەیڕەو دەکرێت پارێزگاری لە شوێنەکە بکە ڕێزی سەرگرتن بگرێ ڕێزی کەسی بەرامبەری بگرێ ڕێزی پزیشکەکە بگرێ دەنگەدەنگ دروست نەکە ئاژاوە دروست نەکە دەست نەوە شوێنی و شەڕ نەگال لی نەداچکووە هەموو یاسا بەرکارانان کە لێرە جێبەجێکریانی هەرچی نەخۆشیش لەناو هەموو ئەو یاسایەکو بە ڕێزی باسی دەستەکان خۆش دقیقی یاسایی هەیە لە قانون عقوبات دەڵێ ئەگەر هات و هەڕەشە یان لێدان لە پزیشکێک لە کاتی دەوامی ڕسمی یاخود بە هۆکاری دەوامی ڕسمی وەکو فەرمانبەری کاژمار دەکرێت کە سزایەکە زۆر قورس دەبێتن بەسەر ئەو کەسێکەوە هەڕەشە بە لێدانیان بە هەر وشەیەک شتێکی ئەو کاتێ سزایەکەی قورسر دەبێت دەستەکانتان خۆش بێ دەچینە لای کاکزانە ڕێکاری یاسایەکان چۆن ڕێکخراون بۆ پێشکەشکردنی سکاڵای نەخۆش لە دژی پزیشکانە ئەمە ڕاستکەینەوە لە ڕێکاری یاساییەکان و سکاڵا تەنها لە دژی پزیشک نییە چونکە تەنها پزیشک بەرپرز نییە لە دامەزراوە تەندروستیەکان ئێمە ژمارەیەک توێژمان هەیە لە ناو دامەزراوە تەندروستیەکان و بەر لە توێژەکان خودی دامەزراوە تەندروستیەکان لە کەرتی گشتی و تایبەت بەرپرسن بەرامبەر بە نەخۆش کەواتە ئەرچی دامەزراوەکە بە شێوەیەکی گشتی لە هەر حاڵەتێکدا وەک باسمان کرد کە نەخۆش گومانی هەبوو بۆ نمونە نەخۆشێک لە ئەنجامی چارەسەری وەرگرتنی چارەسەری پزیشکیدا تووشی پەککەوتەیی دەبێت ئەم لیژنەیە بڕیار دەدات لەوەی کە پەککەوتەیەکەی بە چه هۆکارێکی وەرگرتنی چارەسەری بووە لەو حاڵەتەدا نەخۆشەکە یان بریکارەکەی یا شوێنگرەوە یاساییەکەی لەو حاڵەتەدا دەتوانێت سکاڵا تەقدیمی لیژنەی لێکۆڵنەوەکە بکات و لیژنەکە بە پێی ئەو ڕێکارانەی پێشتر باسمان کرد لەو ماوانەی کە دیاری کراوە لەو ماوانەدا پێویستە کەیسەکە یەکلایی بکاتەوە ئەنجامەکە بە خودی سکاڵە کار بگاتەوە وەزیری پەیوەندیدار لەو ماوەیە کە لە حەڤڕۆژ تێپەڕ نەکات سزا کارجێڕیەکە بەسەر دامەزراوە تەندروستیەکەدا جێبەجێ بکات یان ئەگەر لە حاڵەتێکدا تانە لێدان هەبوو لە ئەنجامەکانی لیژنە ڕەوانەی دادگای تایبەتمەند دەکرێت. زۆر سپاس کاکزانە دکتۆر باساک لەم پرۆژە یاسایە چۆن باسی لەباربردنی مناڵ کراوە؟ لەباربردن لە پرۆژە لە ڕژنووسەکە یەکەم جار کە لەگەڵ لە سندیکایەمە تاوتێمان کرد هەندێک دەستکاریمان تێدا کرد و ڕەوانەی پەرلەمانمان کردوکو پێشنیارەکەی خۆمان لە برادرانی لێژنەی تەندروستی ڕەچاویان کردبوو دوایی لە خوێندنەوەی یەکەمدا دیارە گفتوگۆی لەسەر بوو جارێکی تریژ دایان ڕشتێتەوە بەڕاستی لە باربردنی منداڵ کێشەیەکی هەموو دنیاە نەک بەتەنیا لە کوردستانە و لەگە و لەلایەن ئاین و مەزهب و زۆر ئەوانەوە تەداخلی تێدا ئەکرێ بۆیە لە باربردنی منداڵ لێرە بە کورتی باس کرا و تایبەت کراوە بە حاڵەتی پزیشکیەوە لە هەموو ئەو هینانەی تری چوارچێوانەی تری لێ دەرهێنراوەتە دەرەوە بەو بەڕستەیە نووسراوە کە لە پزیشک یا هەر کەسێ ئەو پزیشک یان لیژنەی تایبەت کە بڕیارەدا بۆ لە باربردی منداڵ لە کاتێکدا کە زیان دەگەێنێ بە تەندروستی دایکەکە ئەمە پێناسەیەکە و لە هەموو کتێبە پزیشکیەکانە هەیە کە دەستەکان منداڵ ئەبێ زۆر سپاس لەبار کۆتایی پرسیارم لە کاکزانای یاساکە گەیشتۆتە چ قۆناغێک لە پەرلەمان؟ بەڵێ خۆی ئێمە بەجێرێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خەتەواتی خۆی هەیە دەرکردنی یاسا ئەم یاسایە ئەم پێشنیازی یاسایە کە لەلایەن ئێمە نووسرایەوە لە پەرلەمانی کوردستان ڕێکاری پەیڕەوی خۆی وەرگرت و ڕەوانەی لیژنە تایبەتمەندەکان کرا دواتر خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و پاشان ڕەوانەی حکوومەت کرا بۆ ئەوەی ڕای وەزارەتی تەندروستی و دەستگا پەیوەندیدارەکان لەم بارەیەوە وەربگیرێ پێشنیازی یاساکە گەڕایەوە پەرلەمان خوێندنەوەی دووەمی بۆ کرا
کەواتە سەرجەم ڕێکارەکانی خۆی بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕی تاوەکو یاساکە دەرچوێندرا لە پەرلەمانی کوردستان دەنجی پەرلەمانتارانی بەدەستهێنا ئەمە دوای گفتوگویەکی یەکجار زۆری پەرلەمانتاران بوو پەرۆشی پەرلەمان بوو بۆ خودی مافەکانی نەخۆش لە ئێستادا یاساکە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا بە دەنجی پەرلەمانتاران ڕەوانەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان واژووی لەسەر بکات لە دوای ئەمە بەپێی یاساکە لە یاساکەدا هاتووە دوای بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان دەچێتە بواری جێبەجێکرد. هەر بژین دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس کاکزانە. دکتۆر عیماد کۆتا پرسیار حەز دەکەم لە جەنابەت کەم بە بڕوای جەنابتان تا چەند ئەو پرۆژە یاسایە سەرکەوتوو دەبێ؟ سەبار بەم پرۆژە یاسای ئێمە وەکو وتمان لە بیدایەتی بەرنامەکەەوە ماف و ئەرکی نەخۆش لە چەندین یاسادا ئاماژەی پێدرا وەکو ئەو نمونەی یاسایی تەندروستی وەزاری تەندروستی گشتیدا و یاسای نیقابەی سندیکای پزیشکاندا و یاسای سزادانی عراقیدا کە زۆر بەڕوونی و بە تەفسیری باسی ماف و ئەرکی نەخۆش و هەم ماف و ئەرکی پزیشک کراوە. بەڵام نێرەدا بەهۆی ئەوەی ئەم جۆرە یاسایە ئەم جۆرە یاسایەکەوە لە پەرلەمانەوە دەردەچێت هۆکاری ئەوەی کەوە جۆرە سزایەکی نییە کەەوە ئایا چێ ئەم سزایە مەسەرەن تعلیماتی سفتەی هێزی تێدا نیە نقصانێکی تێدایە بۆیە کە دەبواە مەفروض وابوو مادەیەک تەرخان بکرێت ئەگەر هاتوو تەقسیریەک یان ئیهمالێک یان بە عامدی ئەم جۆرە کارە لەلایەن کارمەندی تەندروستی یان پزیشک بە هەر کەسێک بێت حاڵەیەکی بڵێ لێرەدا سزایەکی بە تەرخان بکرێت ئەو کاتەی ئەم جۆرە یاسایە دەبووە یاسایەکی تایبەت ئەو کاتی ئەم جۆرە یاسایە تەطبیق دەکرا نەک یاسای سزادانی عراقی ئەمە نقطەیە خاڵک و ڕوونکردنەوەیکی ترمان هەیە سەبارەت بە تاوانی لە نابردنی کۆرپەڵا یان جەریمە ئیجهاد لە قانون عقوباتی عراقی زۆر بە جوانی باسکراوە لە سێ مادەی بۆ تەرخان کردووە ئەگەر هات مادە 417 و 418 و 419 دەری ئەگەر هات و ئافرەتەکە بە ڕەزامەندی خۆشی داوای لە ناوبردنی کۆرپەڵا بکات ئافرەتەکە سزا دەدرێت تاوانی ئەنجامداوە بۆ لەبەرەوەی ژیانەکە ژیانی ئافرەتەکە نییە ژیانی ئەم کۆرپەڵەیەکەوە احتیمالی ئەکید یان احتیمالی هەیە کەەوە بێتە سەر زۆر زۆر سپاستان دەکەم هیوادارمە هەمومان دوور بین لە هەڵی چارەسازی زۆر سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ ستافی تاوان و سزا شەو شاد.